شەقڵاوە ناوەندی دەڤەری خۆشناوەتیە لە دامێنی چیاکانی سەفین و سۆر کە دیمەنێکی ئێجگار جوانی هەیە پڕ لە جوانیەکانی ژیان شەقڵاوە شارێکی ئەوەندە جوان و گەشتیاریە کە خەڵک لە هەموو عێراق بێگومان دەبێ سەردانی شەقڵاوە بکات. تەنانەت ئەو گەشتیارانەی کە بیانین و دێن سەردانی کوردستان دەکەن بە دڵنیاییەوە دەبێ بێن و سەردانی شەقڵاوە بکەن کە دیمەنێکی زۆر جوان هەیە. اینجا من لە ناو شەقڵاوە دەگەڕێم بەشێک لە دیمەنە جوانەکانی شەقڵاوەتان نیشان دەدەم و بینێرم بن. شەقڵاوە سەر بە پارێزگای هەولێرە 48 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورە. لە شەقڵاوە پێکاتەی مەسیح و مسڵمان بەیەکەوە دەژین واتە شارێکی پێکەوە ژیانە. لە ڕابردوودا لە سەردەمی عوسمانیەکاندا کراوە بە ناحیە بەڵام بۆ خۆی لە 11 مانگی 1952 کراوە بە قەزا بەڵام مێژوەکەی ڕوون نییە. هەر لەو ساڵەداواتە لە 1952 قایمقامی ئەو کاتەی شەقڵاوە شاکر فەتاح بوو کە کەسایەتیەکی دیاری شاری شەقڵاوە بووە. لە مانگی 1952 کرا بە قەزا و لە سێ ناحیە پێکاتووە و هەر لەو ساڵەدا واتە لە 1952 نزیکەی 1000 ماڵ لە شەقڵاوە ژیاوە کە 300 مەسیحی بووە و 700 ماڵیش مسلمان بووە و یەکەم قایمقامی ئەم شارە لە 1952 شاکر فەتاح بووە.